بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرج یەکەم لاپەڕا 96. لەو لاپەڕەیەش لەوانەکانی ڕابردوو نیوەی لاپەڕەکەم شیکار کرد ئێستا گەیشتمە پرسیاری 44 ژمارەی نادیار بدۆزەوە. لێرە ئەو دابەشە 1288 دابەش 23 یەکەم ڕەنووسیان نووسیە لە لای چەپ ڕەنووسەش کەش لێرەمایە سەداسەد نازانم هەر یەک ڕەنووسمایە ڕەنگە دەبێ ئەویش بنووسی واتە دابەشکەم بە شێوەی ساکار. ئێستا لێرە ئەم دابەشەکەی دروست دەکەم پێنجەکەم یەکسەر نووسی بەڵام دەبێ پێنجەکەی بینم و جاران بکەم بزانم چ ڕوودەدا. پێنجاران سێ 15 پێنجاران دوودا یەکیش 11 128 کەم 115 هەشت کەم پێنج سێ دوو کەم یەک یەک سێزدە چونکە گچکەترە لە 23 کەواتە پێنجەکە ڕاست بووە. ئێستا ئەو هەشتەی ئێرەمایە دەینم لێرە دەینووسمەوە 138 دابەش 23 کردیە 6 6 جاران سێ هەژدا 6 جاران دوو 12 یەکیش 13 کەواتە هیچ ماوە نەماوە. ئەنجامی دابەشەکە 56 ڕەنووسی یەکەم لە خانەی دەیانەکە ناویان لێ نایە ڕەنووسی یەکەم واتە لە لای چەپ یەکەم جار کە ڕەنووسەکەی دەنووسم و ڕەنووسەکەی دیکە کە مابوو لە لای دەستی ڕاست خانەی یەکانە کەواتە تەنیا داوا دەکرا ئەو شەشەی بنووسم. ژمارەی نادیار یەکسانە بە 6 ژمارەی نادیار لێرە یەکسانە بە ژمارە 6 56. پرسیاری 45 تۆزێک ئاسان نییە و پرسیارە هەرچەندە هەمان ڕێسایە دابەشکردن بەڵام لێرە ئەو هەڵەیان کردیە نازانم مەبەستیان چییە دەبا نووسرا بە ماوە 20 ماوە 20 کەواتە ئەمن هەتا بزانم ئایا 3580 کە دابەشی ژمارە چی دەکەم لێرە ئەگەر سەیری نەکەم ئەو هابا دابەشی ژمارەیەکە ئەنجامەکەی کرایتە 89 هەتا بتوانم بزانم ئەو ژمارەیە لەژێر هێمای پرسیار چییە پێویستە بە پێچەوانە ئەمن بینم ئەو ژمارەی دابەشی 89 بکەم یەکسەر ئەو ژمارە دەردەچی کەواتە ئێستا 3580 دێنم دابەشی ئەو ژمارەی دەکەم پێویستیشی نەدەکرد ئەوەی ڕاستی بی ماوەکەی بنووس هیچ پێویست نەدەکرا بە تایبەتی ئەگەر بە هەڵە بنووسن من نازانم مانای چییە بەڵام دەبا نووسرا بە ماوە با جارێ تەماشای نەکەین نە تەماشای ئێرە بکەم پێویست ناکە سەیری ئێرەش بکەم تەنیا 3580 دابەش 89 دابەش 89 35 دابەش 89 نابی چونکە 35 گچکەترە لە 89 لەبەر هەندێ ناچارم 358 هەمووی وەرگرم 358 دابەش 89 ڕەنگە ئەمن هەڵەی بکەم هەرچی بنووسم بەڵام ئەمن لێرە دەنووسم 4 چونکە دەزانم 4 ڕاستەوە بزانم 4 جاران 9 36 جارێ سەیری ئەو سفرەی ناکەم 4 جاران 9 36 شەشەکەی لەژێر ئەو هەشتەی دەنووسم چونکە ئەم تەنیا ئەو سێ ڕەنووسم وەرگرت 4 جاران 9 36 پاشان ئەو سێی دەسڕمەوە 4 جاران 8 32 کۆ سێ 35 ئێستا سەیەکەی لا دەبەم دەنووسم 35 ئێستا 358 کەم 356 8 کەم 6 لێ بڕوە
یەکسانە بە 2. ئەوجا ئەو سفڕەی ئێرە دەینمە خوارێ 20. 20 دابەش 89 نابی، کەواتە یەکسەر دەبی سفڕەکی لێرە دانێ. سفر. سفر جاران 89 هەر سفر، کەواتە 20 سفڕی لێ بڕوا هەر 20ەکەی جاران. ئەو 20ە ئێستا سەیر دەکەم لێرە کە نووسرابوو ماوە 20. ئەوە ڕاستە 20 ماوە. ئەنجامی دابەشکردن کردیە 40 یەکسان بوو بە 40، کەواتە ئەو ژمارەی ئێرە هەمووی دەبی بکاتە 40 هەمووی. بەڵام لێرە من دەم هەیە ئایا چ ژمارەیەک جارانی بکەم لێکی بدەم لەگەڵ 10 یەکسان دەبی بە 40. ئەو 40ەی ئێرە زۆر ئاسانە، بێگومان ژمارە 4. کەواتە ئەو ژمارە نادیارە 4 یان 4. تەواو هەر ئەوەندەیە. بەڵام یەکەم جار ڕەنگە ئاسان نەبوو، چونکە ئەوەی ڕاستی بی ماوەکەیان نووسی بوو، پێویستی نەدەکرد ماوەی بنووسن و ئەو شتانە، کەواتە تەنیا نووسی بایان 89 زۆر باشتر بوو. ڕاستیە بنەڕەتیەکان و شێوازەکان بۆ دۆزینەوەی بەهای پیتین بەکاربهێنە. ڕاستی بنەڕەتی لێرە 9 دابەشی 3 لە خشتەی لێکدان یەکسانە بە 3. ئەو سفرەش دابەشی 3 یەکسانە بە 0، کەواتە پیتین یەکسانە بە 30. کەواتە ئەو پیتە یەکسانە بە 30. پیتین دەکاتە ژمارە 30 یان ئەنجامی دابەش یەکسانە بە 30. لێرە سفر هەیە، لێرەش سفر هەیە. ئەو سفرانە لەگەڵ یەک دەڕۆن نامێنێن، وەکو ئەوەی وایە 16 دابەشی 4 بکەم. ڕاستی بنەڕەتی 16 دابەش 4 یەکسانە بە 4. پیتین یەکسانە بە 4. لێرە ئەو سفرە دەڕوان لەگەڵ ئەو سفرە، وەکو ئەوەی وایە 3600 دابەش 9. ڕاستی بنەڕەتی 36 دابەش 9 یەکسانە بە 4. ئەو دوو سفرەش دێنە خوارەوە، ژمارەکە دەکاتە 400. واتە پیتین یەکسانە بە 400. پیتین یەکسانە بە ژمارە 400. لێرە دەبی ئەمن ئەو دوو ژمارەی لێک بدەم هەتا پیتین ببینمەوە. 2 سفرم هەیە، لێرەش دەبی 2 سفر هەبی. 3 جاران 8 ڕاستی بنەڕەتی یەکسانە بە 24، کەواتە پیتین یەکسانە بە 2400. هەڵا لەکوێدایە؟ پرسیاری 5. هەڵا لەو کاغەزەی لە وێنەکەدایە، ئایا لە شیکارەکەدایە یان لە ساحکردنەوەکە؟ لێک بدەوە و هەڵەکەش ڕاست بکەوە. لە کاتی دابەشکردن هەڵە نەکرایە. 28 دابەش 18 یەکسانە بە 1. 1 جاران 18 تەنیا دەبوایە 8ەکە لەژێر 8ەکەی 1ەکەش لەژێر 2ەکەی نووسرابە. لۆ ئاسانکاری 8 کەم 8 یەکسانە بە 0، 2 کەم 1 یەکسانە بە 1. پاشان ئەو دووە دێتە خوارێ لێرە دادەنرێ، دەبیتە 102. 102 دابەش 18 یەکسانە بە 5. 5 جاران 18 دەکان 90. 102 90ی لێ بڕوا 2 سفری لێ بڕوا هەردوو 10 کەم 9 یەکسانە بە 1. ئەوە ڕاستە. بەڵام ساحکردنەوەکە ئەوەش ڕاستە. 8 جاران 5 40 0 4 8 جاران 1 8 کۆت 4 8 و 4 دەکا 12. 1 جاران 5 5 سفری لێرە دادەنێم پێشتر و 1 جاران 1 1. ئەوەش ڕاستە. ئەنجامی کۆکردنەوەش ڕاستە، تەنیا لە بیریان چووە
ئەو ماوەی لەگەڵ کۆ بکەنەوە، کەواتە دەبی لێرە 12 کۆ بکەمەوە لەگەڵ 270 ئەو جا ئەنجامەکە دەبیتە 282 کە لێرەش 282 هەیە، کەواتە ساختکردنەوەکە ئێستا ڕاست دەرچوو. پرسیاری 52 پرسیارێکی زۆر گرنگە، زۆر باشە، یان 51 ببوورن. هەڵا لەکوێدایە جوتیار وتی ئەنجامی دابەشکردنی 200,000 دابەش 4 سفری هەیە. هەڵەی جوتیار دەربخە. یەکەم شت لە کاتی دابەش، چونکە لە هەردوو لای ئەمن سفرم هەیە، سفرەکان دەتوانم 1 سفر و 1 سفر لێرە لابە، وەکو ئەوەی وایە 20,000 دابەش 4 ئەوجە دەینم 20 دابەش 4 هەموو 20ەکە دابەش 4 یەکسانە بە 5 3 سفریش هەیە دەمێنێتەوە، کەواتە 4 سفر نییە، تەنیا 3 سفرە. ئەوەیە. پرسیاری 52 وەکو گوتم زۆر گرنگە، دوو ژمارە ئەنجامی دابەشکردنەکەیان دەکا 7 و سەرجەمیان کە کۆیان دەکەمەوە یەکسانە بە 64. ئایا ئەو دوو ژمارە کامانە؟ چونکە ئەنجامی دابەشکردنیان دەکا 7 ئەمن دەتوانم سوود وەرگرم لە خشتەی لێکدان هەموو ئەو ژمارانەی کە دەتوانم هەموو ئەو هەفتانە سیر دەکەم لە خشتەی لێکدان کە هەیە، بۆ وێنە 7 جاران 1 دەکا 7، واتە ئەگەرە من 7 بینم دابەشی یەکی بکەم یەکسانە بە ئەو 7، بەڵام 7 و 1 کە کۆیان دەکەمەوە سەرجەمەکە 8، کەواتە هەڵەیە. 14 بینم دابەشی 2 بکەم دیسان دەکا 7، بەڵام 14 و 2 کە کۆیان بکەمەوە یەکسانە بە 16، کەواتە هەڵەیە، چونکە 16 ناکاتە 64، کەواتە سێش هەر هەڵەیە بێگومان، چونکە ئەنجامی کۆکردنەوە 23 21 لەگەڵ 3 یەکسانە بە 24، 28 و 4 هەر هەڵەیە. ڕاستە دابەشکردنەکە دەکا 7 بەڵام سەرجەمەکە ناکاتە 64، کەواتە دەڕۆم هەتا دەگەمە 7 جاران 8 کە ئەگەر 56 بینم دابەشی 8 بکەم یەکسانە بە 7 ئەنجامی دابەشەکە، و ئەگەر 56 بینم کۆی بکەمەوە لەگەڵ 8 یەکسانە بە 64، کەواتە ئەو دوو ژمارەیە کامەنە 56 و 8، کەواتە ئەو دوو ژمارەیە، دوو ژمارەکە یەکەچیان 56ە، ژمارەکەی دیکەش 8ە، کە 56ی دابەشی 8 دەکەم ئەنجامی دابەش 7ە، کە 56ی کۆ دەکەمەوە لەگەڵ 8 سەرجەمەکە 64ە. کەواتە تۆزە ئەگەر کاتت هەبوو دەتوانی بگەیە ئەنجام، بەڵام لێرە هەر کە زانیم بۆ وێنە ئەو ژمارانە سەرجەمەکە گچکەیە، پێویست ناکە ئەمن 5یش ساختکەمەوە دەچمە لای 6 و 7 و 8 و شتیوە. پرسیاری 53 ئەو پرسیارش هەر زۆر گرنگە. گەورەترین ماوە لە کاتی دابەشکردنی ژمارەیەک بەسەر ژمارە 45 کامەیە؟ ڕوونیشی بکەوە. کە ژمارەکم هەبوو ئەمن، هەر ژمارەکم هەبوو لێرە، هەر نەزانم چەندە ژمارەکەم هەیە کە دابەشی دەکەم بەسەر 45، لێرە ژمارەک دەردەچی، ئەو ژمارەی ئێرەکە لێکی دەدەم لەگەڵ 45، دیسان ژمارەک لێرە دەردەچی، پاشان کە ئەو ژمارەی کەم دەکەمەوە لەگەڵ ژمارەکەی خوارێ، لێرە دەبی هەمیشە ئەو ژمارەی کە هەمە بچووکتر بی لە 45 دەنا ئەمن لێرە هەڵم کردیە،
کەواتە هەمیشە ئەوەی دەبی بزانم ماوەکە دەبی هیچ نەبی گچکەتربی لە 45. ئەوجا ئەو ماوەیە لە یەکەوە هەتا چەندە؟ هەتا ژمارە 44. کەواتە هەمیشە گەورەترین ماوە هیچ گەورەتر نییە لە 44. چونکە ئەگەر بووە 45 کەواتە لێرە ئەمن هەڵەیە ژمارەکەم دەبی یەکەکی زیاد بکەم. ئەگەریش گەورەتر بوو لە 45 دیسان هەڵەیە ئەوە 45 بی و گەورەتر بی لە 45 هەر هەڵەیە، بەڵام بچووکتربی باشە، بەڵام گەورەترین ماوە لێم داوا دەکەن 44. گچکەترینیشیان سفرە کە هیچ نامێنێتەوە. سفر هیچ نامێنێتەوە، دەتوانم بڵێم گچکەترین ژمارە یەکە ئەگەر باسی ماوەی بکەین، چونکە کەس نانووسی ماوە سفر. کەواتە نەک تەنیا 45 هەر ژمارەی بینم گەورەترین ماوە تەنیا گچکەترە بە یەک. واتە ئەگەر لە زیاتی 45 بۆ وێنە ژمارە 70 بە، گەورەترین ماوە 69 بە یەک گچکەترە. ئەگەر ژمارە بۆ وێنە 86 بە، گەورەترین ماوە 85. ئەوها بەڵام لێرە 45 گەورەترین ماوە 44. کاتە وەڵام 44. پرسیاری 54. نرخی بلیتی شانۆ 9000 دینار بۆ مامۆستا و 6000 دیناریش بۆ خوێندکار. بەرپرسی قوتابخانەیەک چەند بلیتی کڕی؟ 11 بلیتی کڕی بۆ مامۆستایان و چەند پارەی دا؟ 153,000 دینار. ئایا لەو پارەیە چەند بلیتی بۆ خوێندکاران کڕیە؟ چونکە 11 بلیت بۆ مامۆستایانە و چونکە هەر بلیتەی 9000 11ی دەینم، جارانی نۆی دەکەم بزانم بڕی پارەی بلیتی مامۆستایان بە هەمووی کردیە چەند. کەواتە 11 جاران 9 یەکسانە بە 99,000 دینار. ئەوە پارەی مامۆستایان بۆ بلیت. هەموو پارەکە 153,000 99 لێ دەردەکەم بزانم ئەو پارەی مایە چەندە بۆ بلیتی خوێندکاران. 153 کەم 99 13 کەم 9 4 لێرە ماوە 4 14 کەم 9 5 54,000 دینار بۆ بلیتی خوێندکاران. بۆ بلیتی خوێندکاران. ئەوجا ئایا چەند بلیت دەتوانم بکڕم؟ خوێندکاران چەند بلیت دەتوانم بکڕم بە 54,000 دینار؟ چونکە یەک بلیتی خوێندکاران بە 6,000 کەواتە ئەمن 54,000 دابەشی 6,000 دەکەم. زۆر ئاسانە. 54 دابە 6 یەکسانە بە 9 دانە بلیت بۆ خوێندکاران. 9 دانە بلیت بۆ خوێندکاران یان بۆ قوتابیان. ئەوە 9 بلیت. لە خشتەی لێکدان. ئێستا تەواو بووم لە هەموو لاپەڕانەوە 26. دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.